ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریان دەرکردووە بە پەسەندکردنی پەیڕەوی سندوقی خانەنشینان لە ڕابردوو پارە یاخود موچەی خانەنشینان گەرنتی تێدا نەبوو. ئێستا بەم بڕیارە سندوقێک دادەندرێ و ئەم پارەیە گەرنتی پێدانی موچەی خانەنشینان 30 ڕۆژ جارێک دابین دەکات وەکو وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە. دەمانەوێت لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینان قسە بکەین بزانین ئەرێ بەڕاست گرنگی ئەوە دەبێت لەگەڵ دانانی ئەو سندوقە 30 ڕۆژ جارێک موچەخۆر کەسێکی بە تەمەنی 6 ساڵی موچەکەی خۆی وەربگرێت یاخود ئەم سندوقە تەنیا ناوێکە سەبارەت بە یەخستنەوەی موچەکان ئەو ینی موچانەی کە نایاسایی نەعەدالەتی هەیە ئەمانە ڕێک دەخرێتەوە کە چاکسازی پرۆژەی چاکسازی دەیەوێت چارەسەری بکات سەبارەت بە سیستەمی ئەلکترۆنی خەڵکێک لە گەرمیانەوە دێ خەڵکێک لە دهۆکەوە دێ ینی ئەمە ناکرێ بکرێت بە ئۆنلاین لە ڕێگای کۆمپیوتەرەوە لە ڕێگای ئۆنلاینەوە مامەڵەکانیان ڕایی بکرێت من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم پرسەدا. تۆ هاتووی موچەوە گریا معاملات ناوڵا دارە محاملات دەکەم معاملاتەکەت چییە؟ محاملاتەکەم خانەنشینیە خانەنشینیە باشە پێشتر بە شێوەک لە شێوەکان موچەکان ڕەبت ببوو موچەی خانشین لەگە موچەی فەرمانبەر ئێستا وەزارەتی دارایی بڕیاریدایە دەڵێ دەبی سندوقەکی تایبەت بکرێ موچەی خانەنشینی لەگەڵ فەرمانبەر جیا ببتەوە طبعا ئەگەر سندوقەدانان درێتن معناوە گوناحە ئێستا من تەقاوت و 200,000 دیارم لێ بڕاوە 43 ساڵ و پێش مانگ هەر خزمەتمێ لە ڕای خوارد 43 ساڵ پێش مانگ هەر شەرت شکر و تەقدیرم هەیە شاست ئەگەر ئەم سندوقە دابنرێ ببێتە واقع کارێکی باش دەبێت کۆرە دەستیان ماچکەین گرنگە یانی گرنگە زۆر من خۆم ڕم مدیری ئیدارە بووم 43 ساڵ و پێش مانگ هەر خزمەت هەر خەڵقێکم خەڵق کەمایە سندانانی سندوق هەنگاوێکی باش زۆر هەنگاوی چاکە و پیرۆزیشە باشە دەست خۆش بێت تۆ پێم بڵێ ماوەیە کە دەبینم لێرە دانیشتووی چییە مامەڵەکەت چییە؟ سەرەتا بە خێراتنیەوەکەم بە خێراتنی کەناڵەکەشتانەکەم وەڵام من هاتووم لەگەڵ هاوڕێیەکەم ئەوش تازە خانەنشینە بێ بەڵام من خۆم مەفۆزی پۆلیسم خانەنشینم 3 ساڵە 3 ساڵە خانەنشین بەڵێ لە دوای 18 ساڵ خزمەت و سەر جادە و پەنابێت موچەکەت چەندە ئێستا؟ با خزمەتی برای خۆم من موچەم ملیۆنێک و 200 بوو بەڵێ مەفۆزی دەرەجە حوتم سنووقێکی خانەنشینی تایبەت ترانزیت بۆ خانەنشین بکرێ بە کلێدی کارت نەکەم و ڕۆژێ 3 مانگجارێ ئەمە لە دەرگای بانقەکانە ڕاوەسین 4 جەڵتەلی هێدا و 5 ئیسحافەی باو ئێستا بڕیاری لەسەر دراوە سندوقی خانەنشینی تایبەت دادەندرێ لەگەڵ ئەوەی دەبێت موچە لە بانکەکان یعنی کەوای کارەکی باشە من هیوادارم هەر قسە نەبێ کرداریش لەگەڵ کردداری لەگەڵ باش زۆر باشە دەست خۆش بێ حاجی گیان تۆ چەند ساڵە خانەنشینی باشی ئەمەن چەند ساڵە خانەنشین ئەمەن ئاپس بوویمە بەڵێ لەگە 6 مانگ لە زێزەمی لە بنعەدی لە هەلێ کەرکووک سەجە بوویمە بەڵێ ئەمە مێشکم تێک سەلەپانکان دامە لە هەینەوە بەڵێ ئەمەن عەبتا حکم بوومە 3 ساڵ 6 مانگ لە بغێ بدانیشتیمە ئەو معاشاندانە ئەلعانەکی 2 ساڵ 2 مانگە معاشان بەریا تا ماگەم عاشی سیاسیان بەریا وەرنەگرتووە ئەمە مێشکم نەما ئەمە یەکێکە لەو هاوڵاتیانەی کە موچەی خانەنشینی وەردەگرێت تەواو یەکێکە لەو هاوڵاتیانەی کە موچەی خانەنشینی وەردەگری دەڵێ 4 مانگە موچە وەرنەگرتووە ماندوو بووم ڕەنجێکی زۆرم داوە تاوەکو ئێستاش برین و ئازاری کۆن هەر لەلا شەمماوە پێم بڵێ تو ئێستا ینی خانەنشینی چەند مانگە موچە وەرنەگرتووە؟ مانجی 1 مانجی 2 مانجی 3 کتابەکەم بردە ئەوەی بانخیەوەی گوتیان کاکە مانجی 4 بێتەوە دەدەن بەس 220,000 ڕسمی چەند بوو ئێستا چەند ئەو کاتی دەوام دەکرد 21 ساڵ و 2 مانگ و 2 ڕۆژمێ چوومە
بەڵێ معاشی من ملیۆنە و 196,000 ئێستا چەند وەردەگری ئێستا بڕایتەوە 220,000 هەموو مانگەش وەرناگری هەموو مانجی بەرنەگرتووە هەتا مانجی چارەوە باشە نەگرت ئێستا ئەوان دەڵێن حکوومەت دەڵێ چاکسازی لە ئارادایە چونکە گەندەڵێکی زۆر کرایە بە تاکید گەندەڵ خەڵکێکی زۆر ڕۆژێک دەوامی نەکردێ ئێستا بە میلیۆنان دینار ماگانە وەردەگرێت هیچی نەکردووە هیچی بەڵێ باشە دەڵێ لەگەر چاکسازی بەڵێ. دەبێت سندوقەکیش دانێن مانگانە موچەتان وەگرن ئەمە یارە چۆن وا بکەین وا بێ گرینگە بەڵێ گرینگە بۆ گرنگیە بەڵێ بۆ گرنگیە باشە ئەو بڕە پارەی کە بۆ دانراو هەموو مانگە بۆگری باشە یان دەبێت عەدالەتی هەبێت کەمە عەدالەت هەبێ عەدالەت من 21 ساڵ 22 ساڵە خزمەتم هەیە نەفەر هەیە هەر هیچی نەکردووە نا دەوامان کردووە ملیۆنە 196,000 مەردەک خەڵکت بینیوە لەگەڵ خۆت هیچی نەکردێت پارەیەکی زۆر وەگری بێت چۆن نییە بە چاو دیارنی دی پێویستەکە مە فێڵێک بکەین بۆ نییە بەشێک لە هاوڵاتیان کە گفتوگۆمان لەگەڵیان کرد دەڵێن لە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین نەوەک لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لە زۆر شوێن شێوازی خزمەتکردنی هاوڵاتیان ئەوان بە تەمەنن بە ساڵاتچوون خەڵکن کە پێویستیان بە یارمەتیە هەم لە کاتی وەرگرتنی موچە کێشیان هەیە هەم لە کاتی ڕایکردنی مامەڵەکانیان کێشیان هەیە کاک دڵزار لێرە بەڕێوەبەرە لە کارژێری ئیدارەیە لەم ژوورەدا زۆربەی فایلەکان مامەڵەکان دێتە ئێرە کاک دڵزار ماندوو نەبی سەبارەت بە ڕایکردنی مامەڵەکە هەندێک هاوڵاتی دەڵێ کاکە لە بەیانیەوە لە دەوامم چاوەڕێی مدیر دەکەم ساعتیە کە ناتوە لا مەسەلەیە پەیوەندی بە میگیرەوە نیە ئەوە ئیزبارە کە دێتە لای ما دەبنی شکالی هەیە نەقسی هەیە ئیزبارە دێنە مۆزەفی مختص بەڵێ تەخسیس دەکات نەقسیە چکەوە کابرا تەقاعد دەبی كتا عند البدايات حتى عند ما قد شات بيت ويا انا مع غير تقاعد دبي دام دز بوي تاوبي وتاون نبي نقصي هي خصمتي هي خاصه بالنسبه او ازباراني خانشيني سليماني ظلماتي كابن نواقصي هي خصمتي بيجماغاتي هي باشا زورتري خانەنشین لە پارێزگای سليماني دي هولي هم هر لە زۆرترین خانەنشین لە پارێزگای سليماني کەوا زۆرترین خانەنشینی وەکو ئەم بەڕێزە لە کارژێڕی لە کارژێڕیە لە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین دەڵێ زۆرترین خانەنشینی فەرمانبەری خانەنشین لە سنووری پارێزگای سلێمانیەوە دێ واتای ینی هەم فەرمانبەری زۆرە سلێمانی هەم خانەنشینیشی زۆرە باشە ئێستا خەڵکێک دەیەوێت چاکسازی هەبێت موچەیە کابرا لە ئەوروپا 2 ملیۆنی لۆ دەڕوە 3 لۆ دەڕوە 4 لۆ دەڕوە ئەم سندوقەی کە دەوێت زۆر چاکەم سندوقەیە زۆر چاکە دووە ئەو چاکسازیش زۆر مهمە کە دەیکەن قراریان پێ دەکرێت چاکسازی بکرێ و وارداتە ئەم حکوومەتە باشی بەشوەرە زۆر ینی ئاگادار ئێستا ئاگادار لەو وەزعیت باشی خوێندی تۆ چۆنە بەجێبەجێکردنی سندوقەکە بە سندوقەکەەوە بە ئەو تعلیماتەکە دەرچەوە و وەزعەکە دەگۆڕ حکوومەت بە شێوەیەک لە شێوەکان تەرکیز لەسەر ئەو فایلانە دەکات لێ ناگەڕێن کە بە شێوەیەک لە شێوەکان خەڵکێک شایستەی ئەوە نەبێ موچەی بۆ بڕێتەوە موچەی بۆ بڕێتەوە بەڵام ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە پرسیارەکەم کردووە ینی پرسیارش لای من دروست بووە ئەری بەڕاست ڕۆژانە لە کوردستان چەند کەس خانەنشین دەبێت چەند فەرمانبەر خانەنشین دەبێت ژمارەکە مەسەلەن ئێستا لە ڕۆژەکان 120 فایلمان لۆ هاتیە کەمترین موچەیان ڕۆژێک یعنی ئەوی دوێنێ پێرێ پێ چاشەم 120 فایل فەرمانبەر خانەنشین ئەمریان دەرچووکە خانەنشین بکرێن باشە ڕۆژی تریشێ 300 ڕۆژەیە 300 تا ڕۆژەیە مەسەلەن 200 تا کەوایە بە بەردەوامەوە خەڵک خانەنشین دەکەن بەتەئکید. باشە پێم بڵێ موچەکانیان چەندە من جێبیست بوومە دەڵێن کەمترینی 220 زۆرترینی 6 ملیۆن زیاترە وانە بەڵێ وایە بەڵام ئەی سەبارەت بە بڕیاری ئەنجومەنی وەزیرە بۆ کەمکردنەوەی موچەکان ئەگەر بڕیاری ئەنجومەنی وەزیرام کڕێتە بواری جێبەجن شتێکی زۆر باشە باش دەبێت زۆر چۆن باش دەبێت بۆ نمونە بەڕای تۆ پارەیەکی زۆر دەگەڕێتەوە ئەکیت دەگەڕێتەوە ئەکیت کەوای ئەو بڕیارانەی ئەم ماوەی ئەنجومەن داوێتی جێگای دەستخۆشیە
باس دەوە دەکە حیسابی بانقی یەک لە کارە باشەکان دەبێت طبعا بەتاکید ئێستا ئەو فشارەی دروست بووە لە باقەکان بە تایبەتی لە عالەتی کە موچەی خانشینان و ئەوانە ئەدرێ لەو بارودۆخی ئێستا کە تێدانێ بە تایبەتی نەخۆشی ئەنفلۆزای کۆرۆنە و ئەوانە خەڵکەکێ لە سڕەکانی باق تووشی ئەو ڤایرۆزە بووە. ئێستا لۆ نمونە خەڵک توش بووە لە سڕەکانی باق تووشی ڤایرۆزی کۆرۆنە بووە طبعا کێشێت بە تایبەتی لەو زروفەی کە ئێستا تێداینە. حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 5 سالە باسی سیستەمی باقی و ژمارە حیسابی فەرمانبەران ئێستا دەڵێ سندوقەک دادەنین هەم بۆ موچە خۆرانی خان جیایان دەکەینەوە موچەکەیان تەمین بێ هەمیش دەڵێ حیسابی بانقیەکە زەڕورە بەخوا حیسابی باقیەکە زەرورترە بەڕای من لەبەرەوەی حەقوەیە حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیارە زۆر لە مێژە درایە زیاتر لە 5 سالە بەتەمان حکوومەتی هەرێمی کوردستان ژمارە حیسابی و کارتباق بۆ خانەنشینان و فەرمانبەرانەوە بکەن لە حالەتی ڕسومات و باجی دەرامە و وەکو دایرەی مرور و وەرەقەی ئاو کارەبا ئەوانە لە سیستەمی ئەوەیەی پارەکان ئالوگۆڕی پێ بکەن. سەبارەت بە موچەی خانەنشینی بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەڵێ کە من خزمەتێکی زۆرم کردووە بەڵام موچەکەم وەکو پێویست نییە هەز دەکەم دادپەروەری تێدا نییە خەڵکێکی شێ دەڵێ موچەکە باشە دانیشتووە لە ماڵێ پارەی خۆی وەردەگرێ خات و ژوان تۆ بەرپرسی هۆبەی دابینکردنی کەوایە تۆ موچەکە دیاری دەکەی بە پێی قانونێ ینی خزمەتەکەی بە پێی ئیسمەکەی باشە قانونێک دیاری کراوە بە پێی موچەی بنەڕەتی کە تۆ ئێوە پێشنەتان هێوانە باشە هەندێک جار دەڵێن دادپەروەری نییە لە موچەکان بەڵێ ئەزای چۆنە ئێستا لە یەکی حوتە ئەو یاسای چاکسازیەکە بێتە بواری جێبەجێکردن ئەوە جارێ ئەوە شتی باشی تیا بەڕاستی بۆ مۆزە بەڵام هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنە ڕووی موچەوە باشەکەم پێ بڵێ ئێستا تۆ بڵێ لە یەکی هەفتەوە بڕیار درراوە بچێتە بواری جێبەجێکردن باشەکەی ئەوەیە زۆر کەس کە لە پێشتر خانشین کراوە مافی ئیمتیازاتێکی زۆری دراوەتێ ئێستا ئەو فایلانە زۆری ئەگەڕێنرێتم بەلیژە چاکسازی لەسەرەکەین یعنی حەقی خۆی دەینێ نەک زیاتر لە حەقی خۆی هەبووە زیاتر لە بەڵێ هەبووە زۆرە و حاڵەتە بەڵێ هەبووە بە فەرمانی تایبەت بە یعنی بە شێوازە تەقاعود بۆ کە بەدەر لە یاسا و ڕێنمایش ینی داهاتە چی باش دەگەڕێتەوە بەڵام هەندێک دەڵێ کاکە ملیۆنە و 200 وەردەگرم مانگێ ئێستا کراوەتە 220,000 بەڵێ ئەزانیت چۆنە حەق و مافەگەڕێتەوە بۆ خاوەن حەق بەڕاستی ئەوانی کە پێشتر تەقاعود بوونە بە موچەیەکی زۆر بەبێ ئەوەی یعنی نی و ئەوانی کە مۆزەفی شایستەن داوامیان کرد باشە تۆ باسی قسەیەکی گرنگت کرد حەق و ماف دەگەڕێتەوە بۆ خاوەن ماف ینی تەواوی تر دڵنیا بێن بە جێبەجێکردنی چاکسازی و سندوقەکە دڵنیای لەوەی کە ماف حەقە گەڕێتەوە ئەو سندوقەش ینی چاکسازیەکی باشە ینی لە خانشینان ینی ماف و ئەرکیان بۆ گەڕێتەوە پێشتر ئەو سەتا حوتی کە لێیانە بردرا بۆ خانشین نابوو پارەکەی چوە خەزانەی حکوومەتەوە بەس ئێستا ئەو سندوقە ئەو سەتا حوتی کە لە خانشینانە بڕێ کاتێ هاتبوو ینی وەزعی مالی باش نەبوو خەڵک تەقاعود بوو موچە نەبوو نەتوان درێ موچە تەوزیع کرێ لەو سندوقەتوان موچەی تەقاعودی دابین بکەن. ئەم کابینەی حکوومەت دوو بڕیاری داوە سەبارەت بە موچەی خانەنشینان یەکیان دەڵێ کاکە دەبێت حیسابی بانقی هەبی هەر فەرمانبەرە حیسابی بانقی بۆ تەرخان بکرێ و چاکسازیش لە موچەخۆری نایاسایی خانەنشین بکرێت دووەم بڕیار دانانی سندوقە بۆ چوونی تۆ چ بکرێ باشترە ئەو دوو بڕیارەت پێ چۆنە دوو بڕیارە زۆر باشە حتا سندوقی خانشینی خراپ نییە گەردا بنرێ بەس نازم کێنی ئیشی لەسەر دەکردرێت و کێنێ کاتەکە گرینگە کاتەکە گرینگە زووکاری لەسەر طبعا حتا زووتر بکرێ باشترە لە بۆی باشە چیتر بکرێ باشە تۆ شارەزایەت هەیە لەمە دەڵێ من ئاگادارم بڵێ جارێ سیستەمی ئەلکترۆنی زۆر مهمە لێرانە ینی سیستەمەکە بە ئەلکترۆنی بڕواتن لە خانەنشینی و پێویست ناکە کابراایە کە تەمەنی زۆرە لێرە بێ زۆر چاوەڕێ بکات لەسەر ئەوەی بکە طبعا هەیە لە گەرمیان بەس نەخەتای مڕازعەکەی و نەخەتای مەشە ینی پێویستە چونکە ئەمەش لێرە ئیشمان زۆرە لێرانە مۆزەفمان هەیە نەخۆش کەتێ بۆ زێرە کار دەکەێت بڵێ
مۆزەفمان هەیە نەخۆشکەتیە لێرانە بە 2 مانگ 3 مانگ حتا دێتەوە سەرتایی و هەتا لا ئۆکەی طبعاً ئیژرا دۆستی ئەگەر خەڵک گلەیش بکە و کاتی حەق خۆی کەوای دانانی سیستەمی ئەلکترۆنی لە هەمووی گرنگترە لە خانەنشینی سیستەمی ئەلکترۆنی بکە لەوە دەست پێ بکرێت زۆر گرنگە بکرێت لە مێژیشە قەرار لەسەر درایە و نازانم طبعاً گرنگە چاکسازی ئەگەر بکرێت هەمومان لە گەرینگە کەوای ئەو هەنگاوە هەمووی گرنگە بەڵام چێبەچێکردن طبعاً ئەکید بەس ئایا کەینێ دەکرێت کەینە قەرار لەسەر دەدرێت ئەوە لە هەمووی گرنگترە ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن سوورن لەسەرەوەی چاکسازی لە موچەی خانەنشیان بکەین کە دەڵێن نادادپەروەری تێدا خەڵکێکی زۆر موچەی نایاسایی وەردەگرێت لەگەڵ ئەوەشدا دەڵێن دەبێت سەروەری و ینی ئەمانەتی موچەی خانەنشینان کە لە ڕابردوودا نەبوو دەبی بپارێزرێت هاوڵاتیان فەرمانبەران موچەخۆرانی خانەنشینان پرسیاری ئەوە دەکەن کە ئەم پرۆسەیە دەست پێ دەکات ئەم سندوقە کە دانرا گرنگی چێ بۆ ئەوان چ گرنتی هەیە لە ئێستا کە هەندێک جار موچەی خانەنشینان دوا دەکەوێت هاوشەوەی موچەی فەرمانبەران بە دانانی ئەو سندوقا گرنتی هەبیسی ڕۆژجارێک موچیان بەربکەوێت کاک لەشکری جێگری بەڕێوەبەری گشتی خانەنشینانە بەڕێوەبەراتی گشتی خانەنشینان کاک لەشکری پێم بڵێ ئێوە بە نیازن سندوقێکدا بنێن ئەم سندوقە گرنگی چییە چ دەگۆڕێیانی ئەم سندوقە گوتمان کە دانرە بە شەو ڕۆژێکی تر هەموو شتەکان چارەسەر دەبی نەخێر پێشەکی زۆر بەخێر بێن بۆ ئەوی گفتوگۆ بکەن لەسەر دامەزراندنی سندوقی خانەنشینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو سندوقە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 69 بڕیار دراپەسەند کە لە وەزارەی دارایی پسەند کرا سندوقە دیاری دامەزرێن ئەو سندوقە پاڵپشتێکی زۆر باش دەبیلۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەبەر ئەو سندوقە هەموو خانەنشینەکان هەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەدا هەفت مانگانە لە موچەکان وەردەگیرێتن باشە لەمە دووە کە سندوقەکە دانرا لە سەدا هەفت پارەکە دەچێتە ناو سندوقە ناو سندوقە سەدا 12 حکومەت دەیدا سەدا 19 دەوی مانگانە هەموو فەرمانبەرستان سەدا هەفتی خۆی و سەدا 12 حکومەتی بستنە ئەو سندوقە کەوایە ئەوە بەس پەرەرەی فەرمانبەر نییە لە موچەکەی حکوومەتیش سەدا 12 دەدا بەڵێ جان حکومەتی سەدا 12 داتن بۆ پاڵپشتی ئەو سندوقە کە ئەو سندوقەش کە دادەمەزرێتن ئەو پارەیە کە خانەنشان لێو خانیشتان وەرگیرێتن ئەو خانیشتانە کە خانەنشین دەبن فەرمانبەری خانەنشین دەبێتن موسەکەی خۆیتی مانگان لێ جێدرای تێتەوە پێشتر کە سەدا هەفتە و سەدا 12 جێدرایەوە پارەی خۆیتی باشە پێویستە لەو پارەی پاداشتی خانەنشینی موسەی خانەنشینی بدرێتە فەرمانبەرەکان هەموو ئەو خەرجیانێ کە پێویستی دەبێت لە سندوقەکە وەگرێت بەڵام پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە بەڕێز لەشکری ئایا بەدانانی ئەو سندوقە ئەرێ بەڕاست 30 ڕۆژ جارێک موچە دەدرێت بە خانەنشینان یان هاوشێوەی موچە خۆران و فەرمانبەرانی کوردستانە موچەوەرن ئەو سندوقە پێشتر نەبووە پێشتر وەچی خانەنشینانیش هاوشێوەی فەرمانبەران موسیان وەرەگەر بەس ئەگە ئەو سندوقە هەبیتن فەرمانبەر کە پارەی خۆی لێ سندوقە کۆ بگرێتەوە کاتی دابەشکردنی موسا ئەو پارە کۆ بگرێتەوە دەبی هەموو فەرمانبەرێک لەو پاداش لەو سندوقەی پاداشتی و مانگانی خۆی وەگریتن کەوای گرنتی دەدا بەڵێ جان یعنی مشکلە دروست نابێت ئیشاڵڵە گرتی دەدا و پاڵپشتێکی باش دەبی لۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە خانەنشین کەی دەکەوێتە بواری جێبەجێکردن بڕیار دراوە بەڵام کەی لە بەرنامەدا ئیشاڵە بۆ زوانە ئیشی لەسەر کرایە و ئیشی لەسەر دەکەین و جێبەجێ دەکرێت باشە سەبارەت بە ینی موچەی نایاسایی یان ئێمە جێبیست بوونە خۆشتان باش دەزانن لە بەڕێوەبەرایەتەکەی ئێوە خەڵکێکی زۆر موچە بە نایاسایی وەردەگرێت بە دانانی سندوقەکە موچەکانیان ینی دەبردرێ یان هەر پرۆسەکە بەردەوام دەبێت بەو لەو چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیاری درێت چاکسازی بکرێت ئەو چاکسازیە بەردەوام دەبێتن چونکە لەو چاکسازی تێدا هەر کەسەی خانەنشین بووە 5 ساڵ خزمەتی نەبیتن عمری 35 ساڵ نەبیتن هەڵدەوەشێتەوە ئینشاءالله ئەو ڕێک دەخرێتەوە ئەوانی کەمان نایاسایی خانەنشین بووە هەمووی دەبردرێتن و پاڵپشتێک دەبی لەو ئەوانەی خانەنشینانەی کە خانەنشین بوونە و موسیقی خۆیان وەربگرن کەوایە ئەوەشان بەشانی چاکسازی سندوقەکە هاوکار دەبێت باشە بۆ ڕێخستنەوەی موچەکان کاکە خەڵکێکەیە جێبز بووینە لە دەرەوەی
هەرێمی کوردستانە بە 6 ملیۆن خانە نشین کراوە وەڵا فلانە مەسعود تەوقیعەکی بۆ کردو بۆتە موچە ئەی ڕێخستنەوەی موچەکان ئەو ڕێخستنە موچانەوە لە بڕیاردا ئەو 6 ملیۆن نما هی پەرلەمانتاری وەزیری بە قانون چاکسازیە ئەوانە کەس قەنەعات ناکە کەس لە 3 ملیۆن زیاتر وەگریتن ئێستا لە 3 ملیۆن ئێستا دەو چاکسازی بڕوان ناکەم ئەگواتە 3 ملیۆنیە وەزیر ئێستا هەموو نیوەی وەرەگرن ئێستا وەزیر نیوەی معاشکی وەرەگریتن لە تایبەتەکان هەمیان نیوەی معاشکی وەرەگرن 6 ملیۆن نما لە مێژە ئەنی چەند مانگەکە هەموو پلە تایبەتەکان نیوەی بۆ ڕێخستنەوەی بۆ نمونە کابرا دەڵێ ملیۆنە و 500مە بۆ 200مە وێستا 200م دەدەنێ دەگۆڕێ موچەکەی ئەوە قانونی ئەمە لە قانونی ژمارە 27 ساڵی 2006 ئیشێ دەکەن لە قانونەکە ئەو هەیە چونکە بەڵدەستە ئیسمەکەی خانەنشین دەکرێن ئیسمەکەی سەناوەت خزمەت حساب دەکرێت چەند ساڵ خزمەتی هەیە فی خزمەتەکەی دەکرێتن و لۆی دەرێت بە زۆربوونی داهات لە سندوق موچەی ئەوانیش زیاد نابێتەوە موسەک هەروەچ خۆی موسەی خانیشتنی کە دیاری کرا زیاد نابێتن هەر موسەی دەریبەت ماگانە دەدرێتن بەس لە حکوومەتی هەریان لە بەرنامەیشدا بڕیارێکی دەرکردیا پرۆژه یاسایشی کردیا قانونی خاننشینی 27 ساڵ بگۆرە قانونیشی لە هەرێمی کوردستان دیاری بکرێتن لەو قانونە ئیشاءالله ئەو قانونەکە جێبەجێ کرا و دیاری کرا ئیشیا لەسەرکردنی ئەنجومەنی وەزیران ئەو کاتی معاشی هەموو فەرمانبەرێکی بە عەدالەت دابەش دەکرێت و لۆی دەرەچێت معاشی باش لۆ دەرێت. سندوقی خانەنشینی کە ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی بڕیاری کۆتایی لەسەرداوە وەکو بەرپرسان و فەرمانبەرانی ئەم بەڕێوەبەرایەتیە لەو بوارەدا کار دەکەن باسی لێوە دەکەن گەرەنتی دابینکردنی موچەی خانەنشینان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بە تایبەت ئەوانەی کە لە داهاتوودا خانەنشین دەکرێن لە سەدا 9 فەرمانبەر موچەکەی لێ دەبڕێ لە سەدا 7 و لە سەدا 12 حکوومەت خۆی دەیدا ئەم سندوقە موچەی خانەنشینان فەرمانبەری خانەنشین دابین دەکات دەڵێن بە جێبەجێکردنی بڕیارەکە و بە جێبەجێکردنی بڕیاری چاکسازی داهاتێکی زۆر بۆ هەرێمی کوردستان دەگەڕێتەوە و واش دەکات بۆ لە مەودووە موچەخۆرانی خانەنشین لە هەرێمی کوردستان موچەکانی خۆیان لە کاتی خۆی وەربگرن و شایستەکانی خۆشیان بە ئاسانتر لە پێشوو وەربگرن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست